لا کۆتاییەکانی مانگی 2021ەوە ڤاکسینی کۆرۆنا گەشتە عێراق و هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی داوای لە هەموو هاوڵاتیان و هاونیشتمانیان کرد کە سەردانی مەڵبەندە تەندروستیەکان بکەن بۆ وەرگرتنی کوتانەکە. بەڵام بەم دواییانە لەبەر زۆربوونی خواست و داواکاری لەسەر کوتانەکە ئێستا وەزارەتی تەندروستی فۆرمێکی ئۆنلاینی ئامادە کردووە بۆی کە هاوڵاتیان پێش سەردانکردنی مەڵبەند و بنکە تەندروستیەکان ناوی خۆیان تۆمار بکەن و بە نۆرە کە نۆرەیان هاتەوە ئەو کاتە سەردان بکەن بۆ وەرگرتنی ڤاکسینەکە. ئەم ڤیدیۆ کورتە ڕێبەریەکی پراکتیکی ئاسانە بۆی کە هەنگاو بە هەنگاو بزانن چۆن فۆرمەکە پڕ دەکەنەوە. بۆ ئەم کارە دەتوانن هەرێک لە سیستەمەکانی ئەندرۆید یاخود iOS بەکاربێنن، یان ئەگەر ئاسانتری بکەمەوە ئەکرێ مۆبایلەکانی ئەپڵ و ئایفۆن بەکاربێنن، تەنانەت دەکرێت لەسەر ئایپاد و لەسەر کۆمپیوتەریش بکرێت، یاخود دەکرێت مۆبایلەکانی سامسۆنگ و هواوی و هەموو جۆرەکانی تر بەکاربێنن کە لەسەر سیستەمی ئەندرۆید کارەکە. لەبەرەوەی کە من خۆم سیستەمی iOS بەکارهێنم، ئەم ڕێبەری لەسەرەوە تەنها بۆ دابەزاندنەکەی بۆتان ڕوون دەکەمەوە. بۆی کە ئەپەکە دابەزێنی، ئێستا لەگەڵ ئەم کردارەدا من چیەکەم؟ ڤیدیۆ ڕیکۆردی سەر مۆبایلەکەی خۆمەکەمەوە بۆی کە لەگەڵیا بۆتان دابەزێت. بۆی کە ئەم کارە ئەنجام بدەن تەنها چیتان لەسەرە؟ لەسەر سیستەمی iOS دەچنە ئەپ ستۆر و لەسەر سیستەمی ئەندرۆید ئەچنە سەر پلەی ستۆر. پاشەوەی کە دوگمەی سێرچ داگرن، لە دوگمەی سێرچە لە هەر کامێک لە سیستەمەکان بێدەنووسن کورد ڤاک کە ئێستا سپێڵەکەیتان بۆ نووسرێتەوە لەسەر شاشە. پاشەوەی کە سێرچی بۆکەن، ئەو لۆگۆی کە دەیبینن بریتە لە لۆگۆی ئەو ئەپەی کە ئێوە پێویستانە. پاش ئەوە ئەپەکە کە دابازی دەیکەنەوە کە کردانەوە پێتان دەڵێت کە دەتانێت بچنە ژوورۆ یاخود هەژمارێکی نوێ دروست بکەن، ئێوە دروستکردنی هەژمار هەڵدەبژێرن و پاش ئەوە سێ زمان تاتێک کە بریتە لە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی. بۆ نمونە ئێمە زمانی کوردی هەڵدەبژێرین. بۆ زمانی کوردی پێ دەڵێت دروستکردنی هەژمار یاخود چوونە ژوورەوە دروستکردنی هەژمارمان دەوێت. لە دروستکردنی هەژمارەکەیە پارێزگاکە هەڵدەبژێرین کە هەرێک لە پارێزگاکانی هەولێر دوهۆک سلێمانی و هەڵەبجەی تێدایە. من لە پارێزگای سلێمانیم، پارێزگای سلێمانی هەڵدەبژێرم. لە قەزاکەیە ئەگەر دانیشتووی دەرەوەی سلێمانی بیت یاخود سەر بە ئیدارەکانی ئەو ئیدارانەبی کە سەر بە پارێزگای سلێمانی کە بێتین لە ئیدارەکانی گەرمیان پشدەر و بتوێن ئەکرێت ئەوانە هەڵبژێریت، یاخود دەکرێت دانیشتووی دوکان، بازیان، چەمچەماڵ، شارباژێران، دەربەندیخان، هەر شوێنێکی تربی لە سلێمانی. من لەبەری کە دانیشتووی ناو سلێمانیم دووبارە سلێمانی هەڵدەبژێرم. وە لە سەنتەرەکاندا وا باشترە ئەو سنتەرە هەڵبژێریت کە لە شوێنی کارکردنەکەت یاخود لە ماڵەکەتەوە نزیکە. من نزیکترین شوێن لە شوێنی کارکردنەکەمەوە بریتە لە مەڵبەندی تەندروستی زێڕینۆک. لەبەرەوە چی دەکەم؟ زێڕینۆک هەڵدەبژێرم. پاشەوەی کە هەڵم بژارد پێمەڵێ دواتر دەکەم. پرسیارێکی دەڵێ ئایا فەرمانبەری حکومەتی هەرێمی کوردستانی؟ لەبەری کە من فەرمانبەرم بەڵێ هەڵدەبژێرم، ئێوە ئەگەر فەرمانبەر نین دەتوان نەخێر هەڵبژێرن. لە پاش بەڵێکە شوێنی کارەکەت هەڵدەبژێریت کە شوێنی کارەکەی من وەزارەتی تەندروستی و ناونیشانی کارەکەت دەنووسیت کە ناونیشانی کارەکەی من بریتە لە نەخۆشخانەی هیوا. پاش ئەوە دواتر دەکەم. لە پرسیاری دواتردا پێت دەڵێ ئایا پێشتر تووشی کۆڕۆنا بووی؟ ئەوانەی کە تووشبوون پێویستە تووشبوونەکان بە فەحسی لوتەکە سەلمان بێکە تووشبوو بوون، ئایا لە مختبەرێکی ئەهلی بێت یاخود لە حکومی بێت. من تووشبووم، بەڵێ ڕۆژی تووشبوونەکە من لە ساڵی 2021 کە تووشبووم لەبەرەوە تەنها یەکشتمایەتێک یەکی 2021 ئەگە لە ساڵەکانی ترابێت دەکرێت ڕۆژ و مانگەکەش هەڵبژێریت. ئایا نەخۆشی درێژخانت هەیە؟ من نیمە، لەبەرەوە نەخێر هەڵدەبژێرم. ئەو بەڕێزانی کە نەخۆشی درێژخانیان هەیە لە جۆرەکانی شەکرە، بەرزەفشاری خوێن، شێرپەنجە یاخود نەخۆشیەکانی سی و بۆرەکانی هەناسە و هەر جۆرێکی تر دەکرێت جۆری نەخۆشیەکان هەڵبژێرن. خۆ ئەگەر لە لیستەکانە بوو هیتری تێدا دەکرێت ئەو بەشە هەڵبژێرن. پاشەوە دواتر اینجا دوای ئەوە ناوی سیانی خۆم هەڵدەنووسم کە بریتە لە هەڵگورت ساڵح محەممەد ئەمین. پاش ئەوە ژمارە مۆبایلەکەم دەنووسم. ئەم ژمارە مۆبایلە زۆر گرنگە کە بەڕاستی بینوسیت چکە کۆدێکێتەوە بۆ ژمارە مۆبایلە. پاشەوە جۆری ناسنامەکە هەڵدەبژێرم. جۆری ناسنامەکە دەکرێت پاسپۆرت، کارتی نیشتیمانی، ناسنامەی باری شارستانی ئەوی کە خەڵک پێڵێت تەسکەرە و ڕەگەزنامەی عێراقی ئەوەی کە پێڵن جنسی عێراقی، وهروەها کارتی تۆمارکردنی UNCHR کە بۆ بەڕێزانەیە کە لێرە پەنابەرن، وهروەها کارتی نیشتەجێبوون بۆ بەڕێزانەیە کە لێرە نیشتەجێبوون بەڵام هەڵگری هیچ جۆرە ناسنامەیەکی عێراقی نین. بۆ نمونە هەرێک لەوانە دەکرێت هەڵبژێریت. پاش ئەوەی کە هەڵت بژار ژمارەکە داخل دەکەیت و ژماری ئەو کارتە داخل دەکەیت چکە ڕۆژی کە سەردای مەڵمەندەکە دەکەی داوای ئەو کارتە لێ دەکەن. پاش ئەوە ڕەگەزەکەت هەڵبژێریت. دوای ئەوە ڕۆژی لەدایکبوونەکەت هەڵدەبژێریت.
پاشەوەی کەوت هەڵبژارد دواتر دەکەیت کە دواترت کرد کۆ دەگێتەوە بۆ مۆبایلەکەت کە ئەو کۆدە داخڵ کرد پاش ئەوە یەک بارکۆدێکت بێتەوە ئەو بارکۆدە سکرینەکەیت و لای خۆت هەڵیەگری هەتاوەکو ئەو ڕۆژە چاوەڕێکی کە ناودێتەوە لەو مەڵبەتە دروستی کە قوتانەکە وەرەگری. زۆر کەس پرسیارەکە کامیان وەرگین سینی بەریتانی یاخود ئەمریکی هەر جۆرێکیان لەبەر دەستا بوو لە مەڵبەتەن دروستی کە سەردانی دەکەیت بێ دوودڵی لە زووترین کاتە وەریگرە. ڤاکسینی دژ بە کۆرۆنا مەرج نییە وات دەبکە کە تووشی نەخۆشیەکە نەبیت بەڵکو بۆ ئەوەیە بتپارێزە لە نەخۆشیەکە و لە کاتی توشبوونیش بە نەخۆشیەکەتە ئەگەری داخڵبوونی خستەخانە و چوونە سەر ئامری هەناسەدانی دەست کرد و خوا نەخواستە ئەگەری مندریش بە نەخۆشیەکە کەم دەکاتەوە. لەمڕۆ زووتر نییە لە ڕێگەی مۆبایلەکانتانەوە ئەپەکە دابەزێن و فۆرمەکە پڕ بکەنەوە دەکرێت لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە بۆ زیاتر لە کەسێک فۆرمەکەش پڕ بکەیتەوە. بە هیوای سەلامەتی.